وێنەکانی من کە ئەمڕۆ کرایەوە لە وێنە پێک هاتووە کۆی وێنەکان لە پارێزگای کرماشان گیراوە لە کاتی بوومە لە ڕزەکەی ئەوەی ڕۆژی دوانزیمان ڕوویە بۆ خۆمەکو فۆتۆگرافەرێکی هەڵەبجەی سەردانی پارێزگای کرماشانم کرد لەوێ سەردانی ناوچەی بوومە لە ڕزەکەم کرد مەبەستش لەکردنەوەکە ئەمڕۆ لەم پێشانگایەوە وەکو هەست و سۆزێکی سەرشانی خۆم هەست و سۆزێکی نەتەوایەتی سەردانی ئەو شوێنەم کرد و لە نزیکەوە وێنەکانم کرد. ماشي الله